سڵاو لە مامۆستایانی کۆڵنەدەر، سڵاو بەوە مامۆستایانەی کە لە هەموو بارودۆخێکدا ڕێگەیان نەداوە چرای زانت بکوژێتەوە. کوردستان وڵاتێک نییە جەنگ بتوانێت پەچی بخات، چونکە مامۆستاکانی ئیرادەیەکی پۆڵاینیان هەیە. هاوکارانم، مامۆستا خۆشەویستەکانی قوتابخانەی بان زۆرن ئەو وڵاتانەی کەوتنە ناو جەنگێکی وێرانکەرەوە، بەڵام پشووی قوتابخانە و دەنجی تۆ باران نەبووە ڕێگر لە بەردەمیان. سەیری وڵاتێکی وەک کۆریای باشوور بکەن لە کاتی جەنگ، کاتێک وڵاتەکەیان لە ساڵانی 50کاندا شارەکانیان بوونە خۆڵەمێش، بەڵام ئیرادەی پۆڵاینی مامۆستاکانیان ڕێگەیان نەدا ئەو وڵاتە بکوژێتەوە و ئەو وڵاتە لە شەڕدا وێران بێ. دەزانن مامۆستایەکانی چیان کرد؟ چوونە ناو دەشتەکان، لە ناو خێمەکاندا قوتابخانەی جەنجیان دروست کرد، بەبێ مێز، بەبێ کورسی، لەسەر زەوی و لە ناو سەرما و سۆڵەدا وانەکانیان بە منداڵەکان گوتەوە. وا دروشمێکیان هەبوو، هەمیشە دەیان گوت ئەگەر ئەمڕۆ خوێندن بوەستێنین بەیانی وڵاتێکمان نابێت تا بنیاد بنین. ئەو منداڵانەی لە ناو خێمەی جەنگدا دایان خوێند، دوای 30 ساڵ کۆریایان کردا یەکێک لە دەوڵەمەندترین و پێشکەوتوترین وڵاتانی جیهان. ئەوە بووە جەنجی ڕاستەقینە، نەک ئەو جەنگەی بە درۆن و بە سارۆخ دەکرێت. جەنجی ڕاستەقینە بە پەروەردە و فێرکردن دەکرێت. مامۆستایانی خۆشەویست، ئەمڕۆ جەنجی نێوان ئەمریکا و ئێران ئاسمانی هەرێمی کوردستانی گرتوتەوە، بەڵام نابێ ڕێگە بدەین بێتە ناومێشتی قوتابیەکانمان. خوێندنی ئۆنلاین تەنیا گۆڕینی شێوازی وانەوتنەوە نییە، بەڵکو بەرگریەکی پیرۆزە لە نیشتیمانی کوردستان. هاوکارانم، مامۆستا عەزیزەکان، دەمەوێت کاتێک دەستنە پشت شاشەکان بەوانە گوتنەوە بەو پەڕی وزە و گەرم و گڕیەوە دەست پێ بکەن. با قوتابی لە چاوی ئێوەوە ترسی جەنگ لە یاد بکە، بەڵکو ئومێدی بەداهاتوو هەبێت. ئێوە ئەفسەر و ئێوە سەربازی ئەو خۆناغن. با هەموو جیهان بزانێت لێرە لە هەولێر لە قوتابخانەی بان مامۆستایەک هەیە کە نەک جەنگ بەڵکو هیچ هێزێک ناتوانێت دەنجی بکات. ئێمە بەردەوامین بە باشترین شێوە، بە بەهێزترین ئیرادە، بژی کورد، بژی زانست، بژی ئیرادەی بەرزی مامۆستایانی کوردستان. کۆمەڵگەی بان، ناوەندێک بۆ پەروەردە و ژیان.